دیارە ئەمە سێم جارە پەنجەماسیەکرێتە بەنداوی سەر و چاوە ئەوە کە لایەن پارێزگای سلێمانیەوە دابینکرا بورجەکەی و لەسەر داوای لێژنەی کەشتوکاڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە نزیکەی 14,000 پەنجەماسیە بێ دیارە ئەو بەنداوە بەخۆی بە هەموو شێوەیەک ڕاوکردن بە شێوازەکانی تر جگەل لە قوڵاب قەدەغەیە. دیارە بەنداوی سەر و چاوەیەکە لەو بەنداوانەی کە سوودێکی زۆری هەیە بۆ دەڤەرەکە و تێکردنی و پەنجەماسیانش بەڕاستی سامانێکی نیشتیمانیەوە ئابوووریە 2000 بۆ سەرچاوی ماسی ئەوانە پێم وایە تێکردنی پەنجەماسی زۆر گرنگە بەس لەوە گرنگتر بەڕاستی پاراستنیەتی. شوله مثلا یه میشو هم چیت کن سالگیت میشو هیچ شانه تونا شوله داری نوکه پچه که چیره ترش مثلا قام سورا و درگاه اشتیاب درگاه ترکی هاتین $100 هم $70 عالم دلوی گرد مثلا نوکه هم $200 چیگن یک دیر بیش برو پای هات ترکای هاتی سینه هاتی $70. نوكا شول قالك ساكنيا وشول يعني قالك كم بياج بربون تشتتين دوغلي قالك تشتتين حمي تشتت تركيتين انا بس صينيتين ابون تخمو قالك تشت يعني تأثير المبيا ما تفيها هكا الحكومات بتاعك خوري كوريو ما كربو علماء تشتي دوري نجور قالك تهين حمي بطول مون قالك فخيرو مونوسو قالك شول يعني قالك تأثير بەشداریم کردووە لەم ئیشە کە جواربەندە لە کفری و ئاماژمان ئەوەیە کە جوارەکان جوانتر بگرێت تاکو خەڵک بێ سەری ئەو جوارانە بکە کە وێنەی جوان لەسەری کێشراوە. گرنگی کاری دیواربەندی لای ئێمە ئامانجێکی زۆر زۆر گرنگە لەبەرەوە ئەو هونەرە ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکا بێت و خزمەتی خەڵکی شکات هەرچەندە کاری هونەر لە هۆڵەکانی شابێت خزمەت و کاری و کاردانەوەی زۆر باشەیە بەڵام کاری دیواربەندی ئەوەیە کە بتوانین کە بینەری ڕاستەوخۆ بەشداری بکە یا مشارەکەی بکە یا بیبینە یا بزانێت ئەمە هونەرێکی زۆر جوانە.